بناسێنیت و لەکوێ پێشمەرگەیت؟ ڕایدڕەنج لە 106 پێشمەرگەم و لەبەرەکانی جەنجین لە پێشەوە لە سنووری ڕێگەی ڕەشاد. بەڵێ بۆچی ئەم شەواتوی بۆ ئێرە؟ ئەتەوێت چی بڵێ؟ مەبەستە چ خەمێک بخەیتە ڕووە؟ پێت وایە بۆچی ئەم بەڕێزانە لێرە حزوریان نەبوو ئەم شەو؟ سەرەتا سپاسان دەکەم، سپاس بۆ بەرنامەیە. گەیاندنی خەمی پێشمەرگە دیارە ئەرچی ئێوەیە، وەکو ڕاگەیاندن بیگەێنن پێش هەموو شتێک، و یەکێک لە پێشمەرگە سادە و ساکارەکان کە لەبەرەکانی جەنگەوە ئەوەی پێوتم وتی ئەمە بگەیەنە، ئەگەر بەرپرسی یەکەمی ئەم وڵاتە ئەم هەرێمە بدوێنی تا ئاگاتە هاوڵەتیکی ئاسایی، ئەڵێ ئێمە قەرزاری پێشمەرگەین. هەمیشە و قسە یاکرێت، هەمیشە ئەوترێتەوە. بەڵام لە واقعدا پێشمەرگە قەرزاری هەموو خەڵکە، قەرزاری سوپەرمارکێتە، قەرزاری خاوەن خانووە، قەرزاری یعنی ئەم بازاڕەیە، ئەمە واقعەکەیە. با تخوا بۆیان دووبارە بکەمەوە، چونکە با دووبارەی با زیاتر گویان لێبێت. کاکڕەنج لێرە حزوریەیە، ئەڵێت پێشمەرگەیەکی هاوڕێم لە سەنگەرەکانی بەرگریەوە پێی وتوم کە خەمێکەیە بیگەێنە، ئەڵێت هەمیشە کە بەرپرسانی ئەم هەرێمە لەسەرەوە تا خوارەوە دەمیانەکەیتەوە، ئەڵێ هەموو قەرزاری پێشمەرگەین، ئەڵێ بەڵام پێچەوانە ڕاستە، پێشمەرگە قەرزاری هەموو کەسێکە لە وڵاتە، قەرزاری سوپەرمارکێتە، قەرزاری ساحب خانووە، قەرزاری زۆر جێگەن. با خۆیان قسە بکەن، فەرموو. بڵێ لایەن یاسایی زۆر گرنگە، تۆ لە ڕووی یاساییەوە بێ شتێک بکەیت بە ماف. بەڵام ئێستا پێشمەرگە لەوەش بێئومێد بووە، یعنی ئێستا نوێنەری پەرلەمان لە بەرنامەی ترا باسی ئەوەی کردو ئێمە لە ڕووی یاساییەوە وامان کردو، ئێمە دەنگمان لەسەر یاسایەدا. وەکو کاکاروان تۆش بێئومێدی لە پەرلەمان؟ بێئومێدی لە پەرلەمان لەوەدایە کە ناتوانێت وەک میکانزمێک هەموو ئەو یاسایانەی دەردەکرێن بیخاتە بواری جێبەجێکردنەوە، یان ئەو ڕۆڵە چاودێریەی کە پەرلەمان لێ چاوەڕوان دەکرێت بیجێڕێ ناتوانێت بیجێڕێ، بە تایبەتی لەم خولەیە کە ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی ون بووە لە